سێ ساڵ پێش ئێستا هات هەنێ تێکردەوەمان تێکردو خۆمان چوینە پێم هاتووە 4-5 خەرک ئەم ئەنفالانە هەمووی ڕۆژنە پیان هاتووە ئەنجا هاتوونە ئەمە دەستانان تر ناو قوڕ و سەڵپا حاوانەوەمان نییە هیچ تێشی بۆ نەگاتەنە ئەم قەڵی تێکەڵێ بۆکرا ئەم ئێرە ئاوشی ئاوی بۆ ڕاشێشرا ئاوەکەش بە پێی پێویست نییە هەفتەی هەر ڕۆژ جارن وەرزار 67 کەسمان ئەنفالە ئارەوەڵ ئەمە خزمەتەکەمانە کاکە ژیانمان نییە ئاوەکە هێتەوە بۆ ناو متبەقەکەم بۆ بن خەسالەکەم ژیانمان نییە بەخوا ئەو نەپیسە بۆنی دێ مناڵێکی تێکەوت بۆ ڕژە سیارێکی تێکەوت بوو ئەو کەرەی تێکەوت بوو بە 3 زەلان دەریان کردووە ژیانمان نییە دێتەوە بۆ ناو هۆڕەکەم ناو متبەقەکەم بەخوا ناڕۆ ئاوەکەی ئارە بەخوا ئەو ڕۆژە مناڵێتی کەوت بوو بە زۆر دەریان کردە مامۆستاکان ئێوەکەی ژیانە ها ئەوە ژیانە بەخوا ژیان نییە براکەم ژیانمان نییە دێتەوە ماڵمان بۆنی دێ نەڵارگشتی لوت خۆیەگرێ ئەلی ئەڕۆی لوت خۆمانەگرین هەر ژیانمان نییە ئێوەکەی ژیانە ئاوەکە دێتەوە ماڵ گواوەکە دێتەوە ماڵ ناڕوا قوڵتوڕێکێتی هەر نییە ژیانمان نییە ئەم زێرابە خۆتان دیوتانە بەخوا مناڵمان هەمووی بە بۆن کەوتە تووشی نەخۆشی پێز بووە ئەکەوێتە ناوی ئەوەی سەلوێ حالیان کەرێکی لێ کەوتەنا ئەو زێرابەکەەوە چاڵی زێرابەکەەوە بەخوا بە سیارە دەریان کرد ئەم جاکە ئەوە حاڵی زێرابەکەمانە ئەگە زێرابەکەمان پڕ بێت بەخوا هەمووی دێتەوە بۆ ماڵ لە ماڵە بۆن هەر بۆن کوشتمانێتی لە زێرابەکەەوە بۆ نەگەڕێتەوە بۆ ماڵ بۆ ماڵەوە هەر چی میوانێکمان دێڵێ و بۆ نەپیسە چێ لە ماڵتانە هەمووی وایە نەکەر ئێمە ئیتر داواکارم شتێکمان بۆ بکەن و ئەم زێرابەمان بۆ چاکەنەوە قیرتاوەکەمانەوە حاڵەتی مناڵمان لە مەتکەبەکە نایە لەم چنە ژوورۆ ئەڵێ بێ قاچتان بشۆن ئەمجا بێنە ماڵۆ ئەوە ئەبێتە قورزستان 4 ڕۆژکە باران بارێ بێتە قوڕ و مامۆستاژ نایە لێ بۆ دوکانەکان شەچنە لە نەبێ پێڵاوەکانتان لە دەرۆدانن قایم چی خوابی بڕێ قایم قاممان کوا هەیە وەڵڵای باوکم هەر نامانەوێ ئەوە کەی قایم قامە ئەوە حاڵی وەزعی کۆڵان و بانەکەمانە هی زێرابەکەمانە کە سوکاری ئەنفالی چی ئەوان خۆیان گیرفان خۆیان پڕ بێ ئەنفالی چی ئەنفال هیتریش ئەنفالەکەن ویتر خۆی سەیژ ئەنفالین قابلی سە چین وەڵا باوکمی سەژ ئەنفالین لە سنووری شارەوانی چەمچەماڵ دوو پرۆژەی خزمەتگوزاری گەورە ماوەی زیاتر لە 7 ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراون یەکێک لەو پرۆژانە قیرتاوکردنی گەڕێکی مامۆسایانەکە ئەو گەڕەکە زیاتر لە 2500 ماڵ لە خۆگرێ پرۆژەیەکی تر پرۆژەی قیرتاوکردن و ئەو ڕووی گەڕێکی ئاسوودەیە کە هەموو دانیشتوانی ئەم گەڕەکانە کە سوکاری شەیدان و ئەنفالکراوانن بەڵام بەداخەوە ماوەی 7 ساڵە لە ساڵی 2014 تا ئێستا ئەم پرۆژەیە ڕاگیراوە بەهۆی قەیرانی داراییەوە چەند جارێک ئێمە داواکاریمان پێشکەش کردووە بە وەزارەتی شارەوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڵام بەداخەوە دیسانەوە وەڵام نەدراوینەتەوە هەرچەندە بیانووی ڕاگررتنی پرۆژەکان قەیرانی دارایە بەڵام ئەبینین ڕۆژانە لێرە و لێ لە شار و شارۆچەکانی تر پرۆژەی خزمەتگوزاری زۆر لەوان گەورەتر ئەنجام ئەدرێت بەڵام بەداخەوە جیاوازی لە نێوان شار و شارۆچکەکانە ئەکرێ ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ پرۆژەکانی ئێمە و تاواکردنی پرۆژەکان تەرخان ناکرێ بەڵام لە شاری تر ئەبینین بە کولفەی دەیان جار پرۆژەکەی ئێمە گەورەترە پارەی بۆ تەرخانەکرێ هیوادارم پێداچوونەیە بە شێوازی تەرخانکردنی پارە و پرۆژەکانە بگرێت و پارەی پێویست تەرخان بگرێت بۆ تاواکردنیم دوو پرۆژێ یەکێک لە پرۆژەکان گەڕێکی ئاسوودە کولفەی پرۆژەکە 6 ملیۆن دۆلارە لە 135 پرۆژەکە تەواو بووە ئەو پرۆژەی گەڕێکی مامۆسایانیش قیرتاوکردن کولفەی پرۆژەکە 3 ملیۆن دۆلارە لە 145 تەواو بوو 155 ماوە